بازنەی ڤایرۆسی کۆرۆنا فراوانتر دەبێت و تا ئێستا گەشتۆتە زیاتر لە 20 وڵات. بە گوێرەی ئامارێکی بەشی ڕێکخراوی تەندروستی جیهانی و پەیمانگەی نیشتیمانی تەندروستی چین تا ئێستا 170 کەس گیانیان لەدەستداوە و 7820 کەسیش لە جیهاندا تووشی کۆرۆنا بوون. دوای هەواڵی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە چین و گەیشتنی بابەشێک لە وڵاتانی ئەوروپا، لە فنلاندیش یەکەم حاڵەتی توشبوون بە ڤایرۆسەکە تۆمار کرا. لە فلیپین حاڵەتێک و هیندستانیش 2 حاڵەت تۆمار کراون. ئەمە لە کاتێکدایە پێشتر ڕاگەیاندرا کە ڤایرۆسی کۆرۆنا گەیشتۆتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنیا لە ئیمارات 4 حاڵەت تۆمار کراون کە بەوتەی وەزارەتی تەندروستی ئیمارات دۆخی تەندروستی توشبووەکان جێگیرە. لەلایەکی دیکەوە کۆمیتەی باری لەناکاوی ڕێکخراوی تەندروستی جیهانی دووبارە لە جنێڤی پایتەختی سویسرا کۆ دەبێتەوە بۆ هەڵسەنگاندنی ئاستی ڕەشەی ڤایرۆسی نوێی کۆرۆنا. ئەو پەتایی لە هەرێمی ڤوهانی چین سەری هەڵداوە و لە تەواوی وڵاتەکەدا بڵاو بووەتەوە. کۆبوونەوەکەش بۆ ئەوەیە بڕیار بدرێت کایە پەتاکە لەسەر ئاستی جیهانیدایە یان نا. تیدروس گیبریسوس بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕاستەوخۆ پاش سەردانەکەی بۆ چین لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا لە نووسینگەی جنێفی نەتەوە یەکگرتوەکانەوە ڕایگەیاند کۆمیتەکەیان دووبارە کۆ دەبێتەوە. گیبریسوس ڕاشی گەیاند با ڕسمی 6065 توشبووی ڤایرۆسی کۆرۆنایان دەستنیشان کردووە. هەشداری لەوەشدا ڤایرۆسەکە خاوەنی توانایەکی بەرزە بۆ بڵاوبوونەوە. لەلای خۆیەوە مایک ڕاین بەڕێوەبەری پرۆگرامی باری لە ناکاوی ڕێکخراوی تەندروستی جیهانی وتی ئەرکێکی قورسمان لەسەر شانە، نەخۆشێکی زۆر گەورەمان هەیە بێ ئەوەی چارەسەرمان لە بەردەستدا بێت. ڕاین ڕاشی گەیاند لە دەرەوەی چین بەڕسمی لە 15 وڵاتدا 71 حاڵەتی توشبوونمان بە ڤایرۆسەکە دەستنیشان کردووە. ئەمەش لە کاتێکدایە دەسەڵاتدارانی چین ئاشکرایان کرد لە وادەی تەنیا 24 ساعتدا 38 حاڵەتی دیکەی گیانەدەستدان بە ڤایرۆسە نوێیەکەی کۆرۆنا تۆمار کراوە. بەوە ژمارەی مردووان بە ڤایرۆسەکە گەشتە 170 کەس. هەر لەو چوارچێوەیەدا بەرپرسانی رووسیا ڕایانگەیاند بە مەبەستی ڕێگری لە ئاگەیشتنی ڤایرۆسی کۆرۆنا بۆ وڵاتەکە بڕیاردراوە بە داخستنی سنوورەکانی ڕۆژهەڵات لەگەڵ چین. پێگەی میخایل میشوستین سەرۆکوەزیرانی رووسیا بڵاوی کردەوە بڕیاردراوە سنووری ڕۆژهەڵاتی دوور لەگەڵ چیندا بخرێت وەک هەوڵێک بۆ ڕێگری لە گواستنەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆ رووسیا. لەلایەکی دیکەوە لە هەرێمی کوردستان وەزیری تەندروستی لە دوایین هەڵوێستیدا دڵنیاییدا تا ئێستا هیچ حاڵەتێکی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێم تۆمار نەکراوە. دکتۆر سامان بەرزنجی لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر ڕایگەیاندووە هاوڵاتیان و گەشتیاران دڵنیا دەکەنەوە هیچ حاڵەتێکی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بوونی نییە. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم هەروەها ڕایگەیاندووە جگا لە ڕێکخراوی تەندروستی جیهانی و وەزارەتی تەندروستی هەرێم هیچ کەس بۆی نییە بوونی ئەم نەخۆشیە لە هەرێم پشتڕاست بکاتەوە.